بەناوی خی گەورە بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خی گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتاندا دێن وڵاتان بۆ یەکێکە لە بابەتە کۆمەڵایەتەکانی ناو کۆمەڵگەی کوردەواری. بابەتێکی گرنگکە لە ئەم ئەڵلقەیە پێمان خۆش بوو زیاتر گفتوگۆی لەسەر بکەین بابەتی پرۆسی هاوسەرگیری سەرکەوتووە چۆن هاوسەرگیری پێڵێن هاوسەرگیریەکی سەرکەوتووە چۆن دەکرێت بڵین ئەم دوو کەسە سەرکەوتوو بوون لە ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیریە. دیارە وەک دەزانین پرۆسی هاوسەرگیری گرنگیەکی تایبەتی هەیە و توانین بڵێن پیرۆستترین پەیوەندیە کە لە خی پەروەردگار دایناوە بۆ بەستنەوەی نێرومە بەیەکەوە بۆ پێکهێنانی خێزان و خێزانیش بردی بناغی سەرەکی پێکهێنانی کۆمەلگایە و سەرکەوتنی ئەم پرۆسەیە با بڵێن ئەنجامدانی بە شێوەیەکی گونجاو و کاریگەریەکی تەواوی ئەبێت لەسەر ئەوەی کۆمەلگا بەرەو پێشچەوە کۆمەلگایەکی ئارام و سەقامگیر بێ. ئارامی ناو خێزان کاریگەری لەسەر دروستبوونی تاکی ئایندە هەیە، کاریگەری لەسەر ئارامی و ئاسوودەیی کۆمەلگا هەیە و زۆر گرنگە کە لە کاتی پێکهێنانی پرۆسی هاوسەرگیریان دوانە زۆر گرنگی بەوە بن تا چەندە ئەم پرۆسیان بە شێوەیەکی سەرکەوتوو ئەنجام داوە. لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆر بە گەورەی و بە پیرۆزی باز لە عەقد و گرێبەستی هاوسەرگیری دەکات و کۆمەڵی ڕوکن و بناغی ئەساسی بۆ داناوە کە یەکێکە لە بنچینەکانی پێکهێنانی خێزان و بە تایبەتی ئەوەی کە باز لەوەکات تەنها شتێک کە ڕوکنی ئەساسیە لە عەقدی زەواجە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا دوو هاوسەرەکان و لەگەڵ ئەوەی کە هەردوو لایەن ڕازی بوونیان بەرامبەر بە یەکتر هەبێت و لە لێکۆڵینەوەکانی ئەم ڕۆژە باز لەوە دەکات بۆ سەرکەوتنی پرۆسی هاوسەرگیری گرنگترین خاڵ ئەوەیە کە ئەم دوو کەسە بەیەکەوە قەناعەتیان هەبێ و ئەوە تەنان لە لێکۆڵینەوەیەکە کە ئەنجام درراوە باز لەوە دەکات کە زۆرینەی با بڵێن ئەو حاڵەتانی کە زۆرترین کاتیش بەیەکەوەمانێتەوە تا 30 ساڵ بەیەکەوەمانێتەوە زۆرینەی ئەوانە کە لیان پسراوە چاکترین شت بۆی کە ئەم پرۆسی هاوسەرگیری بە سەرکەوتوی بمێنێتەوە بەردەوام بن بەیەکەوە چیە باسی ئەوان کردەوە کە گرنگترین شت ئەوەیە کە ئەم دوو کەسە بەیەک قەناعەتیان بە یەکتر هەبێ و لەژێر کاریگەری هیچ کاریگەریەکی دەرەکی جا چه کاریگەری با بڵێن ئەوان کە تاکەکانی دەوروبەریان بیان مەسلحەتێکی دنیاییان شتێک بەیەکیان و نەبەستریان تەداخولی خەڵقیکە وای نەکرد بێ کە ئەم دوانە بەیەکەوە بن بەڵکو قەناعەت و ڕازیبوونی ئەو دوو کەسە بە یەکتر. ئەمە یەکێکە لە مەرجە سەرەکیەکان کە لە ئاینی پیرۆزی ئیسلامی شاداندراوە کەواتە بۆ سەرکەوتنی پرۆسی هاوسەرگیری باز لەوە دەکرێت گرنگترین خاڵەوەیە ئەم دوو تاکە قەناعەتیان بە یەکتر هەبێەوە لەژێری هیچ کاریگەریی و زەختێکان نەبوو بێ کە پرۆسی هاوسەرگیریان ئەنجام داوە. کۆمەڵی خاڵی زۆر هەن کە لێکۆڵینەوەکان و بەڵگە و ئاەت و فەرمودەکانیش هەر باسی لێ دەکەن کەوا دەکات پرۆسی هاوسەرگیری سەرکەوتوو بێت. لەگەڵ هاوکارم هەڤانخان حەزەکەم ئەم جارە زیاتر گفتوگۆ لەسەر بابەتانە بکەین کە چی زەڕورە بۆی کە و پێویستی چییە بۆی خێزان ڕەچاوی بکات تاکو ئەم پرۆسیان بەردەوام سەرکەوتوو بێت و بۆچی ئێستا خێزانەکان تاماوەیەکی کاتی بەیەکەوە ئاسوودەن لەسەرەتاوە کۆمەڵێ بەڵێن و وعدی زۆریان هەیە بەیەکەوە بەڵام لە دوای ماوەیەک بەداخەوە هەموو ئەمانە با بڵێن ڕەوێتەوانێ و ئەم پرۆسەیەکەوێتە با بڵێن حاڵەتێکی ناتەندروستەوە بە کێشە و گرفت و زۆر جار بەداخەوە لە ڕۆژگاری ئەمڕۆدا جیابوونەوە و لێک دوورکەوتنەوەش کۆتایی پێدێت. بەڵێ خات و قەدەم دیارە بەو شتانی کە جەنابەت باست کرد زیاتر ئێمە بچینە لەو ڕۆوە بڕوانینە مەسلەی مامەڵەکردنێکی سەرکەوتوو لە نێوان خێزاندا و ئێمە ئەمڕۆ کە زیاتر تأکیدی لەسەرکەینەوە ئەو مامەڵەیە کە لە نێوان ژنومێردا ڕوئەدەن. دیارە خوای پەروەردگار هەروکو جەنابشت ئاماژەت پێدا خوای پەروەردگار ئەم بوونەوەی کە دروست کردو هەموو شتەکانی یعنی هەموو جۆرە شتێکی لە نێر و لەمێ دروست کردو هەتا مادەیەک کە ئەگەر بێت و یعنی لێ وردبیتەوە مەسەلە بۆ منم مادەیەکی موگناتیزیە لە موجب و سالب پێکاتوە بە هەمان شێوە هەموو شتێک هەتا لە ڕووەکاتە بۆیە خوای پەروەردگار بەرنامە ڕێژێکی داناوە کە چۆن ئەمانە مامەڵە لەگەڵ یەکدا بکەن تا پێکدادان ڕوونەدات تا مەسەلە بە تایبەتی بۆ ژیانی مرۆڤەکان کە خوای پەروەردگار پەیامێکی گەورەی ناردووە چۆن مرۆڤەکان مامەڵە لەگەڵ یەکتریا بکەن و چۆن معاملات لەگەڵ یەکتریا بکەن و بە تایبەتر لە ناویانە لە ناو خێزاندا. دیارە خوای پەروەردگار لەگەڵەوە کە نێرومێ بەڵام لە هەمان کاتیشە خوای پەروەردگار ئەو ژیانی هاوسەرەتی کە حەڵال کردووە بۆ لە نێوان کوڕوکچێکایە لە نێوان مەسەلە ئافرەتێک و پیاوێکە ئەمە خوای پەروەردگار ئەمە ئێمە تەئکید بین لەوەی کە ژیانی هاوسەرەتی بێکێشە نابێ
بێکێشە نابێ ئەبێ ئەم فەهمە لە مێشکی چه ڕەگەزی نێر چه ڕەگەزی مێ دروست ببێت کە ئەم ژیانە ژیانێکی پڕکێشمە بەڵام چۆن بتوانین ئێمە ئیسلاحی ئەو ژیانە خێزانیە بکەین ئەو ژیانە هاوسەریە بکەین ئەویش بەڕاستی کارێکی ئاسان نییە بەڵکو ئەبێت هەردوو لە نێر بێت چمێ بێت چ ژن بێت پیاو بێ لەوە تێ بگەن کە کۆمەڵێ صفات هەیە بە سروشت مەسەلە چه ئافرەت بێت چ پیاو بێ جیاوازیان هەیە لە ڕووی سروشتەوە مەسەلە پیاو بە طبیعەتی حاڵی خۆی هەمیشە زیاتر طبعی پیاو وایە مەسەلە زیاتر عقلانیەت و منطق و مەسەلە ئەمانە زیاتر بەسەریازاڵە بەڵام ئافرەت بە پێچانەوە زیاتر لایەنە سۆزداریەکەی و ئەمانە زیاتر حەنانەکەی زیاتر بەسەریازاڵدا بۆیە ئەبێت هەردوو لە مڕاعاتی ئەم طبعی یەکتری بکەن بۆی پێکدادان ڕوونەدات و مامەڵەیەکی تەندروست لەگەڵ یەکتریا بکەن دیارە ئەم مامەڵە تەندروستە هەر بە خۆیانەوە ناوەستێ کە ژیانی خۆیان خۆشگوزەران بکە بەڵکو کاریگەری ڕاستەوخۆی ئەبێ لەسەر دەوروبەریان کە بریتێ لە مناڵەکان و نەوەکانیان و کاریگەری ئەبێ لەسەر کۆمەلگا چونکە هەر کاتێ ئێمە هەر خێزانێک مەسەل لە مامەڵەکردنی هەر کاتێک مەسەلە ژن و پیاو لە مامەڵەکردنیان یعنی بەرەو ئیسلاح ڕۆشتن بەرەو چاکە ڕۆشتن ئەبینین یعنی کۆمەلگا بەرەو خێر و چاکە و ئەوانە ئەڕوا چونکە کە خێزان بەردی بناغی کۆمەلگا بێ کات تا خێزانەکان لە ناویانە ئاشتی بەرقەرار بێ ئاشتیە گەڕێتەوە بۆ کۆمەلگاکە و لە هەمان کاتە کاریگەریە بێت لە داڕژ چۆنەڵی ئەم مامەڵەکردنی ژن و مێردە داڕێژەرێکی تاو ئەبێ بۆ ئەوەی کە نەوە و نسلێکی چۆنەڵی چاک پڕخێر ئەوە پێشکەشکەن بە دەوروبەر بۆیە ئەم بەرپرسیارەتە چۆنەتی مامەڵەکردن لە نێوان ژن و مێردە بەرپرسیارەتێکی گەورەیە لە نێوان ژن و مێردەکانە بۆیە گرنگترین شت لەو ڕێگانەی کە ئێمە ئەگەر ئەمڕۆ تەکید لەسەرەوە بکەینەوە ئەو ڕێگانە چییە کە مەسەلە ژن و مێرد لە بەرامبەر بە یەکتریا لە مامەڵەکردنیانە بینوێنن بۆ یەکتری تا دوورکەونەوە لەو هەموو کێشمەی کە لە نێوان تاکەکاندا ڕوئەدا بە تایبەتی خێزان یەکێک لەو لە سەرەتاوە بە کۆمەڵە خاڵی ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاماژەی پێدات کە زۆر گرنگە کە بۆی پەیوەندیکی تەندروست دروست بێت بینی ئەم دوو هاوسەرەدا و مامەڵەیان دەبێت چۆن بێت ئاینی پیرۆزی ئیسلام زۆر تەکید لەوە کاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر جەخت لەوە کاتەوە کە ئەبێت ئەم پەیوەندیە لە یعنی هەست بە ئەوە بکەن کە ئەمە پەیوەندیەکی خوای پەروەردگار دایناوە و بە پیرۆز سەیری بکەن ڕێزی پەیوەندیەکان بگرن و پەیوەندیان لەگەڵ خوای گەورە باش بکەن یعنی نیەتیان بۆ خوای گەورە بێت لەم ئیشانە نەک زیاتر هەر هەدەفێکی دنیایی چونکە هەر هەدەفێکی کەی دنیایی مەسەن سەیرەکەی ئەوەی لە ڕۆژگاری ئەمڕۆ ڕۆیە لە مەرحەلەی یەکەمە هەمووی قسەی خۆش و بەڵێنی گەورە و ئەبم و هەتا عمرم هەیە و ئەکەم و بەس لە دوای ماوەیەک یعنی ئەگەر ئینسانەکان زیاتر لەگەڵ خوای پەروەردگارە با بڵێن نیەتیان پاکەنەوە و لەبەر خاتری خوای پەروەردگار یەکتریان خۆش بێ و نزیک بوونەوەیان پێیان وابێ کە ئەم پرۆسەی هاوسەرگیە پرۆسەیە کە خوای پەروەردگار دایناوە و ڕێز و پلەپایەی خۆی هەیە گرنگی زۆر گەورەیە بێت یەکێکی کە لەو خاڵانەی کە هەر لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆر جەختی لێ ئەکاتەوانێ بوونی معاشەرەی جوان قسە و هەڵوێستی جوان ئەوە بەداخەوە لە ڕۆژگاری ئەمڕۆ داخەڵە وازان بەس بۆ مەرحەلەی یەکەمە ئەم یعنی تۆ ئەمە پرۆسەیەکی بەردەوامە وەنیە بڵێ بۆ ساڵێکە بۆ 2 ساڵە هەموو عقدێکی کەی کە ئەکرێ خۆ دەزانی لەوە دوو کەسەکە بڵێن تا ئەم دوکانەمان هەیە بێکەوە تا ئەم خانۆمان بەیەکەوە تا ئەم ئیشەمان بەیەکەوە شەریکین بەڵام پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی بەردەوامە زۆر جارە گەر سەرکەوتوو بێت تا مردنە ئەوە لە قورئانیش ئاماژەی پێکات تەنانەت دوای مردنیش لە ژیانی ئەو دنیاشیان ئەم دوو کەسە بەیەکەوە بن بۆیە مامەڵە جوانترین مامەڵە و ڕێزگرتنی تەواو لە یەکتر و حسابکردن بۆ ڕەئی یەکتر و یەکتر خوێندنەوە زۆر گرنگە بۆ پرۆسە يعني بەو قسەی بەڕێزت من شتێک يعني ئەو ئاتی خوای پەروەردگار کە کاتێ ئەفەرمێ فەستەقیم کەما ئومیرت بەردەوام بە لەوەی کە مەسەلە هەر شتێک کە ئەمرت پێکراوە ئەوە بە بۆیە ئەبینی ئەم مامەڵەیی نێوان ژن و مێرد کە کاتێ خوای پەروەردگار ئەفەرمێ وعاشرهن بالمعروف یا لە ئاەتی تراکە باز لەواکە لا تەنسەو الفەضل بەینەکم لە نێوان یەکتریە فەزڵ و چاکەکانتان هەمیشە لە بیر بێت احترام و ڕێز بنوێنن یا وجعلنا بەینەکم مەوەدەتە وەڕەحمە خوای پەروەردگار تەئکید لەسەر ئەما کاتۆ کە ئەبێ ئەساسی ژن و مێرد لەسەر مەوەدە و ڕەحمە بێ ئەمانە بالمعروف بەڵێ وعاشرهن بالمعروف ئەمانە هەمووی
یاخود هەتا لە جیاببوونەوەش ئەو تەسریحم بئیحسان یان کە کاتێک جاش ئەبنەوە بە شێوەیەکی جوان مەسەلە تۆ خێزانەکان لە یەکتری ئازاد ببن و بڕۆن هەر کە سەبەرەکە بەس یەک خاڵ هەیە خات و قەدەم خێر یعنی ئەمە لێرە ئەمە ئەگەیەنێ کە خۆی ئیستیقامەکردن یەکێکە لەو مامەڵانەی کە لە نێوان ژن و مێردە هەیە بۆ چونکە بەردەوام ژن و مێرد پێویستیان بەوە هەیە کە دڵسۆزی بەرامبەر بە یەکتری بنوێنن هەر کاتێک لە ینی چۆنڵێ ئەو دڵسۆزی نواندنە ئەو بەخەمەوە بوونی یەکتریا بەس تەنها مجرد بۆ مەرحەلەیەکی ژیانیان بێ سەرکەوتو نابن وەکوونە بەر ئەوەی کە مەسەلە خوا پەروەردگار بۆ هەموو ژیان داوای لێکردنەوە عاشرون بە المعروف نەیفەرمۆ بەس تەنها لە سەرەتای ژیانتانەوە بن کە بناڵکەوتە بینکانەوە ئیتر ئەو شتانەتان نەمێنێ ئەنج بێتاقەت بن بێزار بن لە یەکتری بەڵکو ئەبێ ئەم ئیستیقامەی بەردەوام بێ خات و قەدەم خێر یەکێک لەو شتە زۆر گرنگانەی کە ئێمە یعنی چۆنڵێ کۆڵەکەیەکی ئەساسیە لە مامەڵەکردنی نێوان ژن و مێرد بریتێ لەو ئیحترام و ڕێزە کە لە نێوان ژن و مێردا ئەبێ بمێنێ هەر کاتی ئیحترام و ڕێز نەما لە نێوان ژن و مێردا ئیتر ژیانی ژن و مێرداتی هیچ مانایەکی نامێنێتەوە چونکە سەرچاوی هەموو شتەکان بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ئیحترام و ڕێزەی کە لە بینی یەکتریا ئەینوێنن کەواتە ئەبێ ژن و مێرد بەڕاستی لە ژیانی هاوسەرێتیانە هەمیشە بە ئەدەب و ئیحترامەوە لە مامەڵەکردنیانە لە قسەکردنیانە لە هەڵسوکەوتیانە لە تەعاملکردنیانە لە بەتەنگەوە بوونی یەکتریە ئیحترام و ڕێز هەبێ ئەم ئیحترام و ڕێزەش بەس تەنها مجرد بۆ دەرەوەی ماڵ نەبێ زۆرێک لە خێزانەکان یەکێکە لە کێشەکانی ناو خێزانەکان ئەبینیت لە دەرەوەی ماڵە لە بەرچاوی و ڕەفیق و برادەر و کەس و کارە سەرەکەی ئەدەب و احترامە نوێنێ بەس لە ناو ماڵە جەرگی ژن و ماڵ و مناڵی هەمووی خواردووە ئەو نەبێ ڕێزی بەرامبەریاناکە کەواتە واجبە هەم لە دەرەوەی ماڵ هەم لە ناو ماڵە ئەمە احترام و ڕێزە هەبێ و لە هەمان کە احترام و ڕێزەکە پەیوەندی بە تەمەنەوە نەبێ هەموو تەمەنە لەگەڵ هەموو تەمەنی مرۆڤ ئەو احترام و ڕێزە بەردەوام بێ ئەگەر یەکی کە لەو خاڵانێکی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا گرنگی پێدراوە گرنگیشە بۆ سەرکەوتنی ئەم پەیوەندیەوە مامەڵەیەکی جوان دروست کات ئەوەیە هەستکردن بە بەرپرسیارەتی یعنی ئەو دوو کەسەکە بڕیاری پرۆسی هاوسەرگیریان بێ بزانن ئەمە ئیتر مەسئولیەتە ئەکەوێتە سەرشانیان ئەرکە ئەکەوێتە سەرشانیان نەک قسەی خۆش و ژیانی خۆش و هەموو قسەی ئەوەی کە باسی ئەکرێەوەی لە سەر تەلەڤیزۆنی بینن و لە ئەفلام و لە شوێنەکانە هەمووی هەم شتە ئەم حاڵەتە با بڵێن ئاسوودەی و قسە خۆش و چوونە دەرەوە و ئەوەی کە پێڵن ڕازاوی دنیا تەنها ئەمانە نییە کۆمەڵی بەرپرسیارەتی لە ئەنجامی ئەبێ هەردووکیان ئامادەییان لە خۆیانە دروست کردوێ بۆ هەڵگرتی بەرپرسیارەتی زۆرێک لە پرۆسەکانی هاوسەرگیری لە ڕۆژگاری ئەمڕۆدا ئەو حاڵەتی تیانەوە حتا بڵێن پێشتریش لە چەند بەنامەیەکە باسمان کرد بۆ ئامادەکردنی کەسێک بۆ هاوسەرگیری پێویستە کات حەق و مافەکانی ژن و مێردایەتی بزانن ئەم دوانە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا تیان گەیەندراوە کە کۆمەڵێک بەرپرسیارەتێکەوێتە سەر ئافرەتەکەەوە کۆمەڵە بەرپرسیارەتێکەوێتە سەر پیاوەکە بێ هەردوو لە هەست بەم بەرپرسیارەتی بکەن و بەو شێوەیە مامەڵە بکەن کە بەرپرسیارەتەکە نەک لە ئەوڵەوانە ئامادە بێت هەرچی مهمە بیکات و ئامادە بێت بە قەرزیش بێت چی پێویستە بڵێن ئەنجامی بەس لە دوای ئەوە ئامادە نەبێت لەوەشی کە هەیەی بۆ هاوسەرەکەی سەرفیکات نەفەقەی اعتیادی مەسەلە بۆ ئەنجام ئافرەتەکە لە ئەوڵەوە ئامادە بێ هەموو ئەوەی کە هاوسەرەکەی داوای لێکات بیکات بەڵام لە دوای ماوەیەک ئەمەی نەمێنن ئەبێ ئەم دوانە بزان ئەم بەرپرسیارەتی تا کۆتاییە تا ئەم پرۆسەیە بەردەوام بێ بەرپرسیارەتێکەش لەسەر شانیانە ئەم هەست بە بەرپرسیارەتیکردنەوە ئەکات ئەو دوو کەسە زۆر بە بڵین مەسئولانە زۆر بە هەست بە بەرپرسیارەتی و بڕیاری پرۆسی هاوسەرگیری خات و قەدەم خێر ینی ئەگەر ئێمە جگە لەم شتانەی کە باسمان کرد وەکو بەرپرسیارەتێکی گەورە وەکو بەردەوامی وەکو دڵسۆزی ئەگەر ئێمە بچینە سەر هەندێک خاڵ کە زیاتر مەسەلە ئیستیقامە بتەوەکە کە زیاتر مەسەلە بەردەوامەوە بوون بە هەستی بەرپرسیارەتی ئێمە چۆن بتوانین ژیانی مەسەلە مامەڵەکردنی نێوان ژن و مێرد ینی بە کۆمەڵێ مامەڵی جوان مەسەلە ژیانی خۆیان بڕازێنەوە دیارە یەکێک لەو شتانی کە زۆرتر مەسەلە لە مامەڵا کاریگەری خۆیە بێ بەرامبەر بە یەکتری ئەویش چییە پێشکەشکردنی مەسەلە دیاریەکانە هەدیەکانە کە بەرامبەر بە یەک دروستی بکەن لە مناسباتە لە غەیری مناسباتە یعنی مەرج نییە مەسەلە هەدیە کڕین بەس تەنها تایبەت ببێ بەو ڕۆژەی کە ڕۆژی زەواجیانە مەرج نییە جاری وا هەیە سارد و سڕیەک دروست ئەبێ لە نێوان یەکتریە ناخۆشی و ئاژاوەیەک دروست ئەبێ لە نێوان ژن و مێردەکە ئەکرێت دڵی ژنەکە یاخود دڵی پیاوەکە بەکڕینی هەدیەک چاک بکرێتەوە هەروکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ تەهادوا تەحابوا بە تەئکید
فرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاست و دروستە کە لەگەڵەوەیە کە لە دوایی هەدیەکە بەڕاستی ئەو کەسە زیاتر لە لات خۆشەویست ئەبێ ئەمە بەنسبەت ئەوە دیارە مەرجژ نییە دیاریکڕین یعنی ئێمە بەلامانەوە وا بزانین ئیتر مەسەلە خشتێکە ئاڵتونیەکە زنجیرێکی ئاڵتونەیان مەسەلە بۆ نمونە جلوبەرگێکە قاتێکە هەر شتێکە لەوانە یان جاری وایە بەسیترین شت لەوانەیە گوڵێکی سوور بێ کات تا هینەکان چۆنڵێ ئەوان سەلماندووە توێژینەوەکان ئەویان سەلماندوو ئەڵێ جوانترین شت بەلای ئافرەتەوە گوڵی سوورە چونکە مانایە تعبیرێکی زیاتر لە تعبیرێکی خۆشەویستی و ئالوودەبوون بۆ ئەم دوو هاوسەر ئەگەڕێتەوە چ ئافرەتەکە پێشکەش بە پیاوەکەی کە چ پیاوەکە پێشکەش بە عینەکەی کە ئەمە بەشێکە لەو مامەڵەدینی کە جاری وایە بە هەدیەک هەدیەکار چەنە بەسیت بێ کاریگەری خۆی بێ خاڵێکی تر لەوانە مەسەلە هەندێ بەکارهێنانی هەندێ وشەی ڕۆمانسیە کە بەکار بهێنرێ لە نێوان ژن و مێردا یانە خێر بە وتە نەوترێ جاری وایە بە هەندێ مامەڵە مەسەلە ئەم ڕۆمانسیەتە تعبیری لێ بکرێ هەمیشە ئافرەتیش یعنی بەوە لە پیاوجیا دەکرێتەوە ئافرەت زۆرتر حەزی لە ڕۆمانسیەتە بەرامبەری بەکار بهێنرێ بەکارشە لەبەرەوە بەڵام جاری وایە طبیعەتی پیاو کەمتر مەیالە بەمە بۆیە پێویستەکە یعنی هەم پیاوان خۆیان ڕابهێنن لەسەر ئەم حاڵەتە کۆمەڵێ شت کە حەزی ژنەکەی پیاوەکە بووی جێبەجێکە پیاوەکەی حەزی ژنەکە جێبەجێ بکە و ئەمە ڕێگایەکە بۆ چوونە ناو دڵی ئافرەتەکە بۆ منە جاری وا هەیە هەر بەسیترین شت ینی داگیرساندنی مۆمێکە لە ناو ماڵەکە کە تۆ تی بگەێنی مەسەلە من ئەمەم بۆیە داگیرسانوە تاوکو مەسەلە یعنی جەوێکی مەژنە هەر کەلیمە وشەی ڕۆمانسی بێت جاری وایە جەوەکە جەوێکی بۆ ئەخڵقێنی هەتا شێوازی گۆڕینی شێوازی دیزایانی ماڵەکە هەتا داگیرسانی مۆمێکە ئەمانە کۆمەڵشتن کەوا غیری ئەوانخانە گەرسێکێ لە ژیانی مامەڵی پیامبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە بەکارهێنا یعنی گۆڕینی هەمیشە شتی جوانتر بەکاربێنرێ و هەستی زیاتر خوێندنەوەی ئەم دوو کەسە بۆ یەکتر لەوچێ مامەڵی کەسێک بۆ هەموو خەڵقیکە نەگونجێت هەر کەسە هەر یەک لە ژنومێت چونکە دوو تاکن زۆرترین کات بە یەککردنەوەوانە بێ کۆمێنەوە ئەبێ خوێندنەوەیان هەبێ بۆ پێویستیەکانی یەکتر ئەبێ ئەم پیاوە بزانێت خێزانەکەی بەچی دڵی خۆشە بێ بەچی ئەو هەست و سۆزەی ئەمی بۆ دەرەکەوێت ئەوە جێبەجێ بکات بەچوونە دەرەوەیەکە یاخو بە قسەیەکی خۆشە یاخو بە وەسفکردنە یا بە هەر جۆرێکی کە لە تەعامل کە بزانێ خێزانی پێی خۆشەوە ئافرەتەکەش بە هەمان شێوە بەداخەوە زۆربەی کات کێشەکانی نێوە خێزان سەرچاوەکەی ئەمێ کە ئەم دوانە خوێندنەوەیان نییە بۆ یەکتر وە کەسان لە دنیای بۆ لە جارە دوو طبیعەتە لە مەسەلە هەریەکان لە خێزانێکی زۆر جیاوازەوە هاتوون یعنی ناکرێ یعنی هەریەکە بە خێزانی خۆی و بەهێنی خۆی تا هەن نقطەیەکی هاو بەشە بێ کە هەردوو لایەن کۆ بکاتەوە ینی ئەو دوانە یەکتر بخوێنەوە بزانن هەر کەسان ئەگەر ئافرەت و پیاو نەتوانن احتیاجات و پێویستیەکانی یەکتر پڕکەنەوانێ بە دڵنیایی ئەو ژیانە پێی ناڵن ژیانێکی سەرکەوتوە پەیوەندیش پەیوەندێکی سەرکەوتو نابێت ئەبێ هەر لە سەرەتاوە بکەونە ئەوەی یەکتر بخوێنەوە نەبکەونە ڕەخنەگرتن لە هەڵسەکەوتی یەکتر ئەو بزانێت هاوسەرەکەی بەچی دڵی خۆشە بێ ئەوەی بۆ بکەوە بە هەماشەوە هەر ئەوی ژوا بێت و هەمیشە هەوڵیان بێت پڕکردنەوەی ئەم حاڵەتانە ئەم باڵێن پێویستیانە بۆ یەکتر پڕکەنەوانە لێکۆڵینەوەیەکم خوێندەوە کە باس دەوەکە 1500 خێزان کە هەمویان ماوەیەکی زۆر بە یەکەوە ماونەتەوە لە 10 ساڵ زیاتر بە یەکەوە ماونەتەوە ئەم پرسیاران ئاراستەکرا ئایا تۆ چی بە سەرەکیترین خاڵەزانی لە هەبوونی بەردەوامی پرۆسی هاوسەرگیری و سەرکەوتن لە پرۆسی هاوسەرگیری و خۆشببختی لەو پرۆسەیە هەمویان ئاماژیان بەوەیەوە کە ئەم دوانە با بڵێن تەفاهمی حاڵەتی یەکتر بکەن و یەکتر بخوێنەوە ئەگەن لە هەست و سۆزی یەکتر بێ یعنی نزیکی بینی هاوسەران و هەستکردن بە یەکتر زۆرترین کاریگەری هەیە لەسەر بەردەوامی پرۆسی هاوسەرگیری دیارە ئاماژە بۆ دێکە ئێستا کاتی ناوبڕێکە لە بەرنامەکەیە دوای ناوبڕەکەی شەڵادینەوە لاتان بۆ تاواکردنی بابەتەکە. وەختەوەری خێزان یەکەم شت لە قەناعەت بە یەکتر بوونەوە و بەرجەستەکردنی خۆشەویستی و لێک تێگەشتن کە ئەمانە هەرێکیان ئەگەر بە نقطەیەدا بنێن ئەمانە وا ئەبینم کە بنەما و بنچینەی یەکەمن بۆ بەختەوەری خێزان یعنی یەکەم بە قەناعەتەوە لەسەر قەناعەت و با بڵێن ڕازیبوونی
ژیانی خۆیان وا ئەو خێزانە دروست بکەن و دووهەم خۆشەویستی تەواو لە ناو خێزانەکانە ڕنگ باتەوە و سێهەم یعنی با بڵێن وا بکرێت کە زەحمەت و ئەرک و ماندووبوونەکان ڕنگدانەوە نەتوانێت ڕنگدانەوە لەسەر ژیانیان بکە ئەو کاتێک خێزانەکان بەختەوەرە بن بەڕاست کە ئەمەش لە ڕاستیە ئەتوانم بیگەڕمەوە بۆ ڕنگدانەوەی قەناعەتی شخصی کە بەشە زۆرەکەی قەناعەتی ئیمانی ئەم شتانە لای مرۆڤەکان دروست دەکات. چۆن نتوانێت بەختەوەر بێ ڕێک و پێک بن و باش بن لە ناو یەکا و احترام یەک بگرن و وڵی قەناعەت هەتا بتوانی قەناعەتی هەبێ بەختەوەری بی هەتا قەناعەت هەبێ بەزی تر زروفێکی زۆر ناخۆشیشە ئارە هەمووی ئێستا زروفەکە وەیە ناخۆشە و معاش نییە و فەقیر و کەنتامەتێکە هەیە ئەیتر بەڵام قەناعەت لەگەڵ قەناعەت دەبێ بڕۆی قەناعەتە هەبێ بەختەوەرە بی ئەو مەسلەی بەختەوەری خێزان پەیوەندی بە مەلایەنە مادیەکەوە نییە پەیوەندی بەوە هەیە بە ڕێزێک لە بینی ئەو ژن و پیاوەدا کاکرێت ڕێزی ژنەکە بگرێت پیاوەکە پیاوێکی عەقڵێتی پیاوسالاری نەبێت بتوانێت لەگەڵ ژنەکەی هاوکار بێت لە کاتی ئازار و لە کاتی نەخۆشەکانە هاریکاری ژنەکەی بکات بتوانێت یەکسانی بینی ژن و پیاو ڕابگرێت ئەمە یەکێکە لە هۆکارەکان هۆکارەکانی تریژەوەیە ئینسان لایەنی دەرونیەکەی کە بێ دڵی پیس نەبێ بەرامبەر بە کەسەکانی دەوروپشتی یان بەرامبەر بە خێزانەکەی بۆ ئەوەی بتوانێت هەردوو لا بەختەوەر بن و دڵنیاییەکی وەها بدەن بە یەکتر کە باوەڕیان بە یەکتری هەبێت باوەڕیەکانەوەیە گەرێت هەر کەسێک گەر باوەڕی بە یەک نەبێت بەختەوەری دروست نابێت هەموو یەگەرێتوانێت سەرەوەی کە ئەو دوو کەسە لە دڵە ڕاوچێ و لە بێتاقەتیدا ژیان بکەن و ئەوە بێتە هۆی ئەوەی کە ئەو خێزانە خێزانەوەکی لە بەرەیەک هەڵوەشا و دروست ببێت و بەختەوەری دوورکێتەوە لە خێزانە ڕازگۆی لای من هەموو شتێکە ئەگەر ئینسا خێزانەکان ناوهەیەکە ڕازگۆ بن ئێمە بەختەوەریە بۆ هەموو کەسێ طبعا قەناعەت لە پێش هەموو شتێکەوەیە کەسی سەرکەوتەوەی قەناعەتی بەو بەشە بێکە خوای گەورە پێی بەخشیوە زان لە یەکتری تێگەیشتن لێبوردەی ڕێزگرتن ئەوانەیەکێکە لە هۆکارەکان بۆ بەختەوەری خێزان لەناو خێزانە پێویستە بەڕاستی لێبوردەی هەبێت یەکێک لە قاعیدەگرنگەکانی خێزان ئەگەر خێزان لە یەکتری نەبووریە هەر کەس هەر لە سەر شتی خۆی سوور بێ بێ یەکێک بۆ یەکێک وەلحاصڵ شتەکان بسەلمێنێ لە یەکتری ببووری لە هەموو کاروباری کە ڕۆژانە چکە لێبوردنەوە بەڕاستی کارەکان بەڕێوە ناچێ و بەختەوەری خێزان نایەتە دی وڵی خێزان بەختەوەری دووسێ لایەنی هەیە لایەنی ئابووری باش بێ کەسەکان احترام و ڕێزنەوانێنە هەبێ عیلەکان دەورە بینێ لایەنی ئابووری خۆی ئەڵێ پێشینان و تویانە کاسەی پڕ ئاشتی ماڵە یعنی ئەگەر ئابوووریەکەی باش بێ ڕێزیش هەبێ لە نێوانە ئیتر پێم وایە بەختەوەری هەیە قەناعەت بوونی شتێکی گرنگە بە تایبەتی لەم زروفی ئێستاکەتیایین هەر کەسێک قەناعەت چگە پێغەمبەری خوا فەرمی سڵاسم قەناعەت مال لا ينفد قەناعەت ماڵەکە نابڕێتەوە یعنی هەموو شتێکی تر ئەبڕێتەوە بەس قەناعەت هەبوون نابڕێتەوە کە زۆر گرنگە ئێستا ئێمە قەناعەتمانە بێ چکە تەماشاکەی زروفێکی سەیرە تێکەوتوین وەزعێکە تایبەتە خەڵکەکە هەندێکی پڕە هەندێکی قڕا ئەوەی کە پڕە بە هیچ چاوی پڕ نابێتەوە بۆیە پێویستە گرنگە ئێمە قەناعەتمانە بێ چونکە بەڕاستی قەناعەت ماڵەکە نابڕێتەوە ئەوەی تری هەمووی ئەبڕێتەوە بەس قەناعەتەکە نابڕێتەوە کە قەناعەت نەبوو هەموو دنیای تۆ بێ هیچ سودێکی نییە قەناعەت یەکێکە ئەگەر ئینسانێک گەر بێت و قەناعەتی نەبێت بە بەشەکەی خۆی هەر سەیری سەر و خۆیەوە بکاتە مەژێکێکە لەوانەی کە بێتە هۆی تێکچوونی باری دەرونیە و کەسەیانەوە تا سەیری سەر و خۆیەکات ناپرسێت خەڵکی تر ژێ لەو کەم دەرامەترە قەناعەت بوون بە بەشی ئەو ژیانەی کە هەی هاتانە یعنی ئەو کەسەی کە لە چی خانوویە کاژی نەڵێت کەسەکەی دراوسێمیانەوە خزمەکەم لە ژیانی خانۆکەی لە من گەورەتر و خۆشترە پێویستە هەمومان قەناعەتمان هەبێت ژیان قەناعەت بوون لە هەمووش لەسەرەوە مشتێک ئەگەر ئینسان ئیماندار بوو لە ڕاستیە هەر لە ئەوڕۆ کارەکە بە پاک و بێگردی یەنێ و دواتریش خۆشەویستیەکە بە جەرچە ئەکات چونکە بە پێی پرانسیپە ئاینیەکان ئەڕوا لەگەڵیا و سێهەمیش قەراری دڵی وایە و قەناعەتی تەواوی بۆ هەیە کە هەرچی دێتە پێش لە قەرار و لە بڕیار و لە پێشهاتەکان قەرارێکە کە ئەمە بە ئیمانەوە قەناعەتی پێێتی وە کاری لێ ناکا بۆ ئەوی بیکا بەمایەت یەکدانی خێت
سڵاوتان لێ بێت دێنە وڵاتان بۆ تەواوکردنی بابەتەکە لە باسی دیارە چیوە یەکێکی کە لەو هۆکارانە بووین کە گرنگنی و با بڵێن بەردەوامی پرۆسی هاوسەرگیری و سەرکەوتنی باز دەکات. خاتو قدم خێر شتێک ئاماژەت پێدا کە جاری وا هەیە مەسەلە باز لەوە بکەین کە فەهمی طبیعەتی یەکتری بکەین، یعنی هەر یەکە وەکو باسمان کرد لە خێزانێکی جیاوازەوە هاتووە و جگەلەوەی کە لە خێزانێکی جیاوازە هەر دوو مرۆڤەکە کە ژن و مێردە بۆخۆیان دوو سیفەت دوو شتی جیاوازن، دوو طبیعەتی جیاوازن، هەتا بە مەرحەلە طبیعەتەکانیان ئەگۆڕێ. مەسەلە پێویستە پیا و فەهمی هەندێ حاڵەتی سروشتی ئافرەت بکە، بۆ منە ئافرەت لە کاتی حەملە یعنی هەمیشە بێزارە، یعنی ئەم پیاوە لە لای ئەوە دروست نەبێ کە مەسەلە بێزاریەتی لە هاوسەرەکەی، یا مەسەلە بەتایبەتی لە کاتێکە کە گۆڕانکاری بە هۆرمۆناتی جسمی ئافرەتەکە دێ، لەمەشە هەر گۆڕانکاری لەسەر ئافرەتەکە دروست ئەبێ، بۆیە ئەبێت زۆر ئاگاداری ئەو حاڵەتە بن کە فەهمی طبیعەتی یەکتری بکەن وەکو یەک. بێنە سەر خاڵێکی زۆر گرنگ کە ئەکرێت بڵێن بەختەوەری ئەبەخشێتەوە لە ناو خێزانە. یەکێک لەو خاڵانە بریتە لە مەتحکردن لەو سوپاس گوزاری کە بەرامبەر بە خێزانەکە دەری ئەبڕێ بەرامیە هەر کامێکیان من کاتێکە پیاوەکە ماندووە و لە دەرەوە ئەگەڕێتەوە بە دەستی خاڵی ناگەڕێتەوە تێگەی یەتەوە ناو ماڵ و مناڵی ئیتر هەر شتێک لە شتەکانی پێێتی یا دەزمایەکی پەیدا کردەوە بۆ ماڵ و مناڵی کە پێداویستەکانیان جێبەجێکە، یا نەخێر چۆنەڵی کەلوپەلی ناوماڵی کڕیوە یان هەر چۆنڵێ کەلوپەلێکی خۆراکیە هەر شتێکی تر لە بابەتانە کە ئیهێنێتەوە. ئەم ئافرەتە پێویستە دەستخۆشی لە پیاوەکەیکە، یعنی چۆنڵێ مەتحیکە سەنای بکە، یعنی وا بۆی دەرببڕێکە مەسەلە یعنی بە زۆر کەلیمەی شیرین و جوان تێ بگەێنێ کە دەستخۆشێکی زۆری هەیە بۆ ئەو هەڵوێستی کە پیاوەکەی هێنا کردوێتی. وە بە پێچەوانەشەوە ئافرەتەکەش بامانژە کە کاتێکە ئەم پیاوە ئەبینێ خێزانەکەی خواردنێکی ئامادە کردووە، پێویستە لەو کاتە بەڕاستی دەستخۆشی هەبێ بۆ ئامادەکردنی خواردنەکەی و تعبیری ئەوە دەرببڕێکە مەسەلە خواردنێکی بەلەزەت بووە، بەلایەوە ڕەغبەتی زیاتر پیاوەکە بەلای خواردنەکەەوە هەبووە، یعنی نەک ئەبینی کاتێکە ئەم هەموو ماندوو بوونە ژن لەبانێ و تا ئێوارە خەریکی کاتێک خواردنەکە ئاماداکە، یعنی بەدە دەقا کۆتایی پێێنە و یعنی ئەسڵەن ئەوە نامێنێتەوە لەسەر سفرەکەش کە بڵێ بەشێک بێت لە ئەو هەموو ماندوو بوونەی کە ئەمینی دەستخۆشیەک بکە. لەبەرەوە ئەمە گرنگترین شتە کە لە نێوان ژن و مێردە هەبێت. شارەت بە حاڵەتێ بکەین هەر هەبوونی با بڵێن وەسفکردنی یەکتر و دەستخۆشیکردن لە یەکتر یەکێکە لە بنچینەکانی خۆشببختی بەرز نییە عی لە کاتی ئەنجام هەمیشە ئەو دوو کەسە شتە چاکەکانی یەکتر بیربێنەوە بیر یەک خۆیان بێنەوە و لای باسیشی بکەن با هەموو کاتێک ینی ئەوە بەشێکە لەوەی کە هەر با بڵێن قاعیدەیەکی گشتیشە کە باز لەوەکە دائیمە ئیجابی بە هیچ کات بیر بە سلبیەت مەکەرەوە. ئەم ژن و مێردە هەمیشە باز لە شتە چاکەکانی یەکتر بکەن و کەمترین حاڵەت شتە خراپەکان بیری خۆیان بێنەوە، هەمیشە خەریکی ئەوە بن وەصفی ئەم هەموو شتە چاکەی بکات. ئیتر ئەگەر کۆمەڵە خاڵی سلبی هەبێ با لە هەوڵی چارەسەرا بێ نەک زۆر بیڵێتەوە بڵێ ئەم پیاوەی من ئەمەیە ئەم ژنەی من ئەمەیە هەمیشە خاڵە خراپەکان کەسێک کە باسیەکەی ئەم هەموو خاڵە چاکەی هەیە بۆ لە بەرچاوتانەوێ بۆ بە شتێکی بچووک ئەوە بکەیت و پێویستە دائیمەن شتە بچووک خراپەکان بچووک بکەینەوە و شتە چاکەکان گەورە بکەین بۆی بەردەوام بن. ئەمەش خاڵێکی پێچوانەکەی بڵین ئەگەر ئێمە پێچوانەکەی بڵێن چۆن مەتحوسەنە پێویستە لە نێوان ژن و مێردە هەبێ، پێچوانەکەشی ئەگەر نابێت ئیهانەکردن و بریندارکردنی هەستی یەکتری ئیتر لە ناو لە بەرچاوی خەڵکی بێ یا نەخێر لە بەرچاوی خەڵکی نیە لە ماڵەوە، یعنی پیاوی وا هەیە ژنی وا هەیە ئەوەن لەسەر شت ئەڕوە ئەوە لەسەر شت ئەڕوە ئەنجا یعنی خوانەکە هاوسەرەکە یەکێک لە هاوسەرەکان بۆ نمونە ژنەکە غەڵەتێ بکە حتا بە بەردەوامی وەکو ئیهانەکردن ئەم کەلیماتە ئەوە تۆ ئەوە نەکرد ئەوە تۆ ئەو ژنە نەبووی فلان شتت کرد، یعنی هەڵەکان بەردەوام بە چاویاباتەوە ئەگەر هەڵەیەک ڕوویابێ یا کەم تەرخەمیەک لە ئیشەکانی ماڵە هەبوو بێ یا بە پێچوانەوە ژنەکە بەرامبەر بە پیاوەکە ئەوەی ئیهاناکە یعنی شتێکە هێنێتەوە جاری وا هەیە ژنەکە بە دڵیشی نەبێ، یعنی چ پێویستەکە تۆ بڵێ جا تخوا تۆکەی ئەزانی
مەسەلە شت بکڕی یان من پێت ناڵێم مەسەلە قەد تۆ شت مەکڕە یعنی ئەمانە ئیهانەکردنە ئەمانە بریندارکردنی هەستی یەکتری یا لە نێوان هاوسەراندا بۆیە پێویستەکە دوور بکەیتەوە لەگەڵ بوونی مەدحوسەنا دوورکەوتنەوەش لە ئیهانەکردن و بریندارکردنی شعوری یەکتری بە تایبەت لە حاڵەتی بڵێن ئەم دوو کەسە زۆر مڕاعاتی ئەو بکەن لە بەرچاوی کە سوکاری یەکترە هەم پیاوەکە ئافرەتەکە بریندار نەکات لە بەرچاوی کە سوکاری هەردوو لایە هەم ژنەکەش بە هەمان شێوە چونکە زۆر گرنگە بۆ پاراستنی ڕێزی یەکتر بۆ بەردەوامی ئەم پرۆسەی هاوسەرگیریە بۆ نەبوونی کێشە لە خێزانە ئەم دوانە وەکو باسی ڕێز لێگرتنی یەکترمان کرد باسی ئەوش بکەین کە یەکتر نشکێنن لە بەرچاوی خەڵقیکە لە بەرچاوی مناڵەکانیان لە بەرچاوی کە سوکارە چکامەوە ئەکات ئەو ڕێزەی کە لە بینی یەکترا هیانە نیانمێنەوە جۆرێک لە دڵشکان و هەست برینداربوونیانە بێ بەرامبەر بێ ڕاستە خات و قەدەم یعنی شتێکی تریش کە هەر مڕادیف بێ بڵێن لەگەڵ ئەوانە جاری وا هەیە ئەم ژن و مێردە کە کاتێ چۆن دایک و باوک و خوشک و برا یعنی هەمیشە کە کاتێ ئافرە لە لای دایک و باوکی خۆیە بێ هەست بە ئەمانێکەکە هەست بە ئەواکە وەکو چاویان ئەی پارێزن هەستەکە لە کاتی نەخۆشییا بە تەنگەوەن هەستەکە لە کاتی ناڕەحەتی و کێشە و گرفتەکانی ئەبێ ئەو هەستە دروست بکرێ هەستکردن بە ئەمان چۆنەڵی یان چۆنەڵی لە دیدی ژن و پیاوە هەمیشە ئەم شتە هەبێ چ پیاو بۆ ئافرەت بۆ پیاوەکەی چونکە کاتێک کە مەسەلە ئەم ئافرەتەیەتە ژیانی هاوسەرەتیەوە یعنی بەڕاستی لە دیدی ژنەوە هەستەکات کە ئەم پیاوە ئیتر چۆنەڵی باوک و برایە بۆ پارێزگاریکردنی ئەم باوک و برایە بۆ پارێزگاریکردنی لەبەرەوە نابێت کە کاتی ئەوەنە هاوسەرەکە لەگەڵ یەکتریا ژیانیان خۆش بێ تا نەکەوت بێت ناڕەحەتی ئەسڵن لە پارێزگاریکردنی لە کاتی ناڕەحەتیەکان لە یەکتریا ئەمە گرنگترین شتە کە ئەبێتە بەختەوەری ناو خێزان تەنانەت نەگناڵی ئەوە پشتگیریکردنی یەکتر لە هەموو ڕوویەکەوە لە کاتی پێویستیە یعنی نابێت هیچ کەسێکی کە بۆ ئەم دوو کەسە بە قەدەری ئەم دوانە بۆ یەکتر نزیک بێت خراپترین حاڵەت ئەوەیە بەداخە و بعضێک کەس وەیە زانن ئەمە با بڵێن شتێکی زۆر تەندروستە کە هەمیشە ئەو ئافرەتە وەبزانێ ئاسوودەی و ئارامی هەر لە ماڵی باوکێتی دڵنیاین هیچ کەس بۆ ئینسان نابێت بە دایک و باوک ئەمە شتێکی بەڵگەنەوەی سەپێویست بە باسکردن ناکات بەڵام ئەم پرۆسەیە بێ وا بکات ئەم ژنە هەست بە ئاسوودەی و ئارامی لای هاوسەرەکەی بکە و هەمیشە لە ئەوەیان نەبێت با بڵێن خەریکی با بڵێن پەنابەرێ بۆ خەڵکی کە بۆی هاوکاری بکەن چکە من پرۆسەیەکی بەردەوامەوە تۆ بەتەمای هەتا کۆتایی ژیان بێ ئەوە پیاوەکەش بە هەمان شێوە خەریکی ئەوە نەبێ پەنابەرێ بۆ خەڵکی کە هاوکاری بکەن لەگەڵ خێزانەکەی چۆن مامەڵە بکە ئەم دوانە پڕکردنەوەی هەموو ناتەواویەکانی یەکتر بن و هەمیشە کەم و کوڕی و ناتەواویەکانی ژیان بە یەکەوە بە پشتگیریکردنی یەکتر بەسەر بەرن نەک بە پەنابردن بۆ دەستێکی کە گرنگترین شت لەو چۆنەڵی پارێزگاریکردنە ژن و مێرد لە کاتی نەخۆشیانە زۆرتر بەدەمیەکەوە بن لە کاتی ئەوە زیاتر بەدەمیەکەوە بن کە ئەکەونە چۆنەڵی ساڵی ناومێدیەوە یعنی سیرەکەی ئەم پارێزگاریکردنە وردە نەڕەوێتەوە بەڵکو ناڵێ مەسەلە کاتی خێزان تا لەشی ساغە خێزانەکەی بوێ بەس کە لەشی تەندروست بوو کە سەحەتی تێکچوو مەسەلە بڵێ بڕۆ بۆ ماڵی باوکە بۆ منە بدبن بۆ عیادە بوو بڕۆ بۆ ئەوێ یعنی بەتەنگەوەنی ئەسڵەن ڕەحمی نەجوڵێ بەرامبەر بە خێزانەکەی یان هەر کامێکیان بێ فەرق ناکە یعنی ئافرەتی وا هەبووە خێزانەکەی بڵێن هاوسەرەکەی مێردەکەی تووشی گرفتێک بووە گرفتێکی تەندروستی بووە سەرەکەی یعنی بڕیاری ئەوەی داوە بە هەموو شێوازێک مامەڵی لەگەڵا بگۆڕێ هەتا وەکو قسەکەی جەنابتە ئەیبات ئەم شتانەی ئەباتە دەرەوەی ماڵەکەش کە ئەمەش ئەبێتە مای ئەوەی کە مەسەلە بەختەوەری ناو خێزانەکە تێک بدا خاڵێکی تر کە گرنگە لە مامەڵەکردنی نێوان ژن و مێردا هاوکاریکردنی یەکتریە یعنی چۆن پیا و هاوکاری خێزانەکەی بێ و چۆنیش خێزانەکە هاوکاری مێردەکەی بێ یعنی وەجێی دەستخۆشیە ئێستا ئەبینی لە زۆربەی زۆری خێزانەکانە مەسەلە پیا و ئافرەدوو یەک کارەکەن بسەیرەکەی بە هەردووکیان جاری وهەیە دەرەقەتی ژیانێکی ئاسایی نایەن بۆیە نابێت مەسەلە ئافرەتەکە موچە و پینەکەی خۆی پاشەکەوتکە و بەکاری نەهێنێتەوە بۆ خێزانەکە وەچ پیاویش بینە ئەمانش ڕۆحێکی یارمەتیە ڕۆحێکی هاوکاریە ئەگەر ئێمە بڵین ئافرەت پارەی خۆی بۆ خۆیەتی بەڵام تۆ تەقدیمکردنی ئەم ماڵی خۆت بۆ هاوسەرەکەت بەڕاستی ئەمە ئەبێتە زیاتر بەختەوەرکردنی خێزانەکەت و بە پێچەوانەوە پیاویش
یعنی هاوکاریکردنی کاروباری ماڵ یعنی ئەوە مانای نییە ئەگەر پیاوێک هاوکاری ئیشوکارێکی ماڵەکەی کرد لەگەڵ خێزانە ئیتر لە پیاوەتی ئەم پیاوە لە پیاوەتی لە سیفەتی پیاوەتی خۆی کەوتووە یا مەسەلەی تر ئەم پیاوە لە هینی زیاتر سیفەتێکی ژنانە هەیە نەخێر خۆ بەدرن خوای پەروەردگار باسی لە تەوزیعکردنی ئیشەکان نەکردووە خوا خالقی ئێمە لەکوێ قورئانە لەکوێ فەرموودا هاتۆ بڵێن ئەم ئیشی حاجەت شتن و نازانم شتەهینی پیا و فلان ئیشی ئافرەت نەخێر ئەوێ بە تەفاهم بێ کاتێکە پیا ئەڕواتە دەرەوە معیشەتی ماڵ و مناڵ پەیداکە بۆیە وای لێ هاتووە کە ئافرەت ئەبێ مولزەم بێ بەو ئیشانەوە یعنی ئێمە ناڵێن مەسەلە پیاوەکان لە هەموو شتێکە بەس جاری وا هەیە پێداویستی ئافرەتەکە خۆی تەندروستی تێک چووە تەندروستی تێک چووە یعنی بەڕاستی پێویستی بە هاوکاریکردن هەیە بۆ کەسێکی تر غیر وەکو جەنابە ئەم دوو کەسە زۆر نزیکترین کەسن بە یەکتری بۆ کەسێکی تر بێ هاوکاری بکە بۆ مەسەلە هاوسەرەکەی نێت بۆ ژنەکەی هاوکاری مەردەکەی نەکە بۆ مێردەکە هاوکاری ژنەکەی نەکە سپۆرانی بواری کۆمەڵاتی زۆر بە پێویستی ئەزانن لە بینی هاوسرە نەک هەر هاوکاری ئەم ئیشی ماڵەوە کۆمەڵە چالاکی هاوبەشی یعنی کە خۆشی لێ بینن بە یەکەوە بیکەن نابێت دنیای خۆشبەختی ئەم دوانە لە دووری یەکتر بێ پێویستە ئەوەی کە لە ژیانی پیامبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ حەزرەتی عایشە باسەکان مسابقەی کردووە ئەوەی کە ئەو مامەڵە خۆشانەی پیامبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ خێزانەکانی بەڵگەیە لەسەرەوەی زۆر گرنگە یعنی ئەم دوانە هەموو شتە خۆشەکانیان مەرج نییە یعنی هەمووی بەڵام زۆرینەی کاتی خۆشیان بە یەکەوە بەسەر بەرن و خۆشی بینن لەوە وا دروستکە یعنی تەنانەت ئەگەر ئەرکێکی ڕۆژانەشە مادەم بە یەکەوە یکەن جۆرە لە هەستی خۆشبەختی و کاتی خۆش بەسەر بردن بێ بە یەکەوە بێجگەلەوەی کاتی چوونە دەرەوە کاتی بەسەربردنی کاتی خۆشیشیان هەبێ کە تەنانەت ئیش و کارەکانیش بە یەکەوە بکەن تاکو جۆرە لە هەستی بە یەکەوە ژیانیان یەکێکی کە لەو خاڵانەی کە زۆر گرنگە بۆ ژیانی هاوسەرگیری پاراستنی نهێنیەکانی یەکترە سەر باسی نەخۆشیەکە بیرم کەوتەوە ژیانی ژن و مێردایەتی کۆمەڵە نهێنی تێکەوە بە حکمەوەی تۆ لە هەموو کەس زیاتر لەگەڵ ئەم مێردەتا نزیکە بیتەوە بە تایبەتی پەیوەندی با بڵێن بە یەکەوە بوون ئەوەی کە باسی ئەو پەڕی نزیکیە پەیوەندی سێکسی باسە کرێ ئەوەی کە ئەم ڕوای پێوترێ ئەم نزیکێتی لە یەکتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە نەسی فەرموودە نەهی لێکە کە پیاوێک باسی هاوسەرەکەی بکە بڵێ من لەگەڵ خێزان ماوە ئەکەم یان ئافرەتێک بێت باسی ئەم حاڵەتە بکە یان گلەیی لەو حاڵەتەی بینی یەکتر بکەن بلە لای کەسێکی کە ئەمە ناشرین ترین صفەتە لە ئینسانەوە پێویستە ئەم دوانە ئەم نهێنیانەوە غەیری ئەم نهێنیانە ئەو نهێنیانەی بینی پەیوەندی هاوسەرگیری کە زۆر گرنگە باشترین چێژوەرگرتن و خۆشی بینین لە یەکتر ئەم ژن و مێردە بەیەکەوە بیکەن یەکێکە لە هۆکاری بەردەوامی و سەرکەوتووی و خۆشبەختی لە پرۆسی هاوسەرگیری هەرێکێک لەو شتانەی کە جاری وا هەیە هاوسەرەکان لە بەرامبەر بە یەکتریا بەهانە هێنانەوە لەسەر یەکتری یعنی وا ئەکات هەمیشە بەهانەی لەسەر هێنێتەوە دەی بۆ ئەوی حتا ئەگاتە ئەو ڕادەی کە نهێنی نێوان هاوسەرەکان ئەدرکێنرێ لە دەرەوە مەسەلە جاری وا هەیە ئافرەتێک پەناباتە بەر خیانەت لە مێردەکەی بە سەبەبی ئەوەی کە مەسەلە پیاوەکەی کۆمەڵە گرفتی هەیە یان بە پێچوانەوە ئافرەتەکە پیاوەکە پەنا ئەباتە بەر کۆمەڵێشت ئیتر ئایا بە خیانەت بێ ئایا بە ڕێگە شەرعیەکە بێ مەسەلە بێ و هاوسەرێکی تر بێنێ یعنی ناچێت ئاماژە بەوە بدا بۆ هێنانەوەی موبەڕیر بۆ خۆی ناچێت ئاماژە بەوە با بڵێ من ڕەغبەتم لە زەواجێکی ترە ئەمە باشترە لەوەی کە بوترێت بڵێ مەسەلە بێت بەهانە بخۆی بێنێتەوە ئیهانە بە خێزانەکەی بکە باوەڕتان بێ جاری وهە بۆ پیاوە هە بۆ کە ویستی ژنی دووە بێن هاتووە لە ناو خەڵکە توێتی خێزانەکەم نەخۆشی دەرونی لەگەڵا شێتە مەسەلە خێزانەکەم ئەسڵن ئیحتیمامم پێ نادات مەسەلە ئەم ئافرەتە هیچ گرنگیەکی نەما هیچ ژن و مێرداتێک نەما هەنی کۆمەڵێ نهێنی هیچ پێویست بەوە ناکە ئەگەر ئەم ئافرەتە ئەم حاڵەتانەشی هەبێ پێویست بەوە ناکات تۆ لە ناو خەڵکە ئەم خێزانەی خۆت بشکێنی چکە تا ئەو لەحزەی خێزانی تۆیە و حتا جیاش بوونەوە کەشت خوای گەورە ئەفەرمێ لە دوای جابوونەوە کەشت لا تەنسەو الفەضل بەینەکم کە ئاەتە لەسەر ئەوە هاتووە خوارەوە کە کاتێک کە جیابوونەوە لە یەکتری چاکەکان یەکتری لە هین مەکەن عیبی یەکتری مەڵێ بڵێ ئەمە خاڵێکی تر کە من ئەمە ئاماژەی پێ بدەم مەسەلەی گوێگرتنە لە یەکتری یعنی هەندێک حاڵەت هەیە بەڕاستی کە کاتێ بۆ نمونە چ ژن بێت چ پیاو بێت داوای جەلسەیەک لە مێردەکەیەکە حەزەکە مناڵەکان بە شتەکانیان نەزانن مەسەلە پیاوەکە داوا لە ژنەکەکە بە پێچوانەوە بەڕاستی ینی ئەوە شتێکی زۆر ینی هەڵەیە کە کاتێ ڕەفزکردنەوەی ئەو دانیشتنە
بەهۆی مەشغەڵەتەوە مەسەلە پیاوەکە بڵێ مەشغەڵەتم هەیە و کارم نییە و فڵان شتە مەجالم نییە لەگەڵ تا دانیش مادەم ئەم ئافرەتە مادەم ئەم پیاوە یعنی ئەوە تێگەشتنیان هەیە بێ ئەوە کەسێکی ڕۆشنبیر بێ و سەقافەتی ئەوەی هەبێ کە مناڵەکان بە کێشە و گرەگفتەکانیان نەزانن ئەبێ دەستخۆشی لێ بکەی ئەبێ ئامادە سازبی بۆ ئەوەی کە لەگەڵ یا دانیشتی ئەو کاتی دانیشتنش کاتێکی گونجاو بێ مەسەلە هەر کامێکیان داوایان لە یەکتری کرد نابێ مەسەلە کاتەکە نەگونجاو بێ ئەو پەڕیشەکەتیە ئەنجا بێ بڵێ وەرە با ئێمە دانیشین ئەبێ دانیشتن بۆ ئەو یۆگرتن لە یەکتری کاتێکی گونجاو دابنرێ بۆ ئەوەی بتوانرێ ئەو بارگرانی و ئەو قورسی و کێشانەی کە لە ژیانە ڕووی هەر کام لە ژنومێر دەبێتەوە بەو دانیشتنە بەو یۆگرتنە بەڕاستی جاری وایە ئەگەر چژن بێ و چ پیا بێ هیچیش بۆ یەکتری نەکەن بە مجرد یۆگرتنەکە بارگرانی سەختی ژیان لەسەر ئەو کەسەی بەرامبەر کەمە بێتەوە گوێم لە بابەتی مامۆسایەکی شارەزا بوو مزانایەکی ئاینی بوو باسی لەوە دەکرد کە گرنگترین شت بۆ سەرکەوتن لە ژیانی هاوسەرگیریە بۆ پیاوانی باسە کرد ئەوەیە کە خێزانەکەت باسی گرفتەکانی کرد گوێی بۆ بگرە و هەم بڵە حەقتە يعني تنان دقر حقي شيء نبي يقول حقته شو كه ما هرواك هر خوي شو كافرت بطبيعتي نرموني هر خوي بيه دواي اللي بردن كأجر كمكوريه به بلام كات يكسر جوابي أيتو أي كله حلا كان لم جوجرتن لي يكترو دانش نبيك وهي بين ملامي يكتر بنا نخير وانا بواب وانا ليك قل يك بلن كأوني كباحترامي وبيرزيد روز بيه وقصين 20 برابر يكتر كان نخير قيل بقرا وبعسودية وباهر شيء أوي لدلياتي قيتك تول لجيانك أو هم الرجا بيك بيلقى كسك دوس على دايرة بيك وي دەنگتانە بێت لەگەڵ کەسێکی کە مەسەن ڕۆژانە سعاتێ بێکەوە بیت 5 سعات بێکەوە بیت بەدڵنیاد تۆ لەگەڵ خێزان تا هەموو تەمەنە بێکەوە خەوتن و هەڵسان و دانیشتن و نانخواردن و شتێکتان بێکەوە بەدڵنیایی ئەوشت لە دڵ یەکترا دروزە بێت ئەم گوێگرتنە بعد گوێگرتنێکی ئاسوودە بێەوە یعنی قبوڵی بکە بڵێ هەڵەیە ئەگەر هەڵەش هەستی شکر هەڵە نیە ئەگەر هەستی شکر خۆت ئەو کەم و کوڕێ لە خۆتا شکردنە ئەبەر زۆر جار هەستی پێ ناکەی بڵێ وایە لە دواییە ئەم خاڵانە بە نەرمونیانی چارەسەر بکەن نەک لە تووڕێی و گرژیا چونکە زۆربەی کات کێشەی بینی خێزانەکان نەتیجەی ئەوەیە لە کاتی دەربڕینەکانە کێشەکە ئاڵۆستر و گەورەترە بێ و ئەکەونە تەجریح و ئیهانەکردن بە یەکتر و گلەیکردن لە یەکتر کە ئەمە ژواکات حاڵەتەکە نەک چارەسەرنەوە زۆر خێزان بە منیاوتووە کە ئێمە کە دانیشین بێکەوە لە دوایەوە گرفتەکەمان نەک چارەسەر نابێ هەر زۆر گەورەترە بێت چونکە شتی کەشمان بیرەکەوێتەوە ئەوەی لە سەردەمی یەکەم شەوەوە تا ئەو ڕۆژەی کە کێشەکان بووە هەمویان بیرەکێتەوە ئەمەش بەڕاستی حاڵەتێکی خات قۆدەمخانی یعنی دوورکەوتنەوە لە تووڕەبوون لە کاتی بەتایبەتی لە کاتی ئەو دانیشتانی کە بۆ چارەسەری کێشەکان بەکارەهێنرێ ئەوە گرنگترین شتەکە هەردوو لە خۆیان لەسەر سەبر و ئارامی ڕابهێنن حاڵەتێکی تر ئەوەیە کە خوا گەڕمانە ئیمامی ئەحمەد بوو لە بەسەراتی یەکێ لە خێزانەکانی کەشا بیستم کە ئیمامی ئەحمەد ئیشارەت بۆیاڵێ چەندین ساڵ باسی لە 40 ساڵە کرێ لە شوێنی کەشا باسیەکە لەگەڵ خێزانم دابووم بەبێ ئەوەی هیچ دەنگەدەنگ و کێشەی گەورەمان هەبوو بێت باز لەوە کە لە ماوەی ئەم 40 ساڵە هیچ کاتێک کە ئەو زانیمە ئەو ناڕەحەت و بێتاقەتە من بێدەنگ بووم هەر کاتێکیش من ناڕەحەت و بێتاقەت بووم ئەو بێدەنگ بووە و گوێی لەگرتوم و بە ئاسایی وەریگرتووە حاڵەتی کەشاکە خوێنمەوە کە زۆر گرنگە ئەم دوو هاوسەرە لە کاتی تووڕەبوون یەکترا بتوانن یەکتر با بڵێن هێواشکەنەوە بەوەی کە با بڵێن ڕەتفعلیان نەبێ بەرامبەرکێنەکەن و یەکتر ئەزێدنێ ڕاستە جگە لە تووڕەبوونەکە جارێ وایە تووڕەبوونەکە سەرکێشە بۆ هیجرەش سەرکێشە بۆ بەجێهێشتنی ماڵ یعنی ئەمە شتێکی زۆر هەڵەیە کە بەڕاستی هەر هۆکارێک هەبێ یعنی جاری وایە هۆکارەکەش لەوانەیە زۆر بەقوت بێ بۆی کە تۆ ماڵەکەش بەجێ بێڵی یا مەسەلە نەخێر جێگەکە لە خێزانەکە جیاکەیتەوە یا ئافرەتەکە بە پێچوانە هەر کامێکیان ئێمە کە باسەکەین باسی هەر دوو ڕەگەز دەکەین کە هەردووکیانە بێ بەو ئینە بێت لەبەرەوە بە هەر هۆکارێک بێ بەجێهێشتنی هاوسەر هەر کامێکیان بێ بەڕاستی هەڵەیە پێویست دەکات هەردوو لایەن بە خۆیان بچنەوە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە تەسامح نواندنە ینی لێبوردەیە بەرامبەر بە هەڵەکان یەکتری داوای لێبوردکردن لە یەکتری محاسەبە نەکردنیەتی بە بەردەوامی یاخود بە پێچەوانەوە مەسەلە ئەتیزار هێنانەوە و پۆزیشێنانەوە بۆ هەر کامێکیان بێ ئەگەر خاوەنی هەڵەکە بن ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە ینی ژیانی هاوسەرەتی بەرەو بەختەوەری ببە و هەمیشە وا نەبێت کە بە چاوێکی زۆر خراپەوە
کە هەڵەیەکی کرد هەتا مردن ئەم هەڵەیە لە بەرچاوی بێ وەکو لە پێشەوە باسمان کرد هەمیشە ئەوە بیڵێتەوە هەڵەکەی بەرامبەرەکەی ئیزعاجکە ئەمە خاڵێکە لەو خاڵانە خاڵێکی تر تعبیرکردن لە هەندێک مەشاعری جوان دەربڕینی وشەی جوان جاری وا هەیە هاوسەرەکەت لە کارە ئەگەر تۆ نامەیەکی بۆ بنێری ئەگەر تەلەفۆنێکی لەگەڵ بکەی کە ئەو هەست بکات تۆ دڵە لەلایەتی ئەمەش بەشێکە لە چۆنڵی بڵاو بوونەوەی خۆشەویستی لە نێوان لە کۆتای بەرنامەکەیان خاڵێکی سەرەکی کە لێرە حەزم کرد ئیشارەتی پێبین و ئەمڕۆیەکێکە لە کێشەکانی ڕۆژگار باز لەوە دەکات کە با بڵێن بە عەدالەت ناوی هێنێت عینەکە ئەوەیە کە ئەم دوو کەسە عەدل بن لەم پەیوەندیانە لە چییە؟ کاتێک ینی پیاوێک بەرامبەر بە خێزانەکە یان خێزانێک بەرامبەر بە هاوسەرەکەی حسابی ئەوەی بۆ بکات حەقی خۆی بێ بەدات پێویست ناکە حەقی دایکی بە خێزانەکەی بات یعنی حەقی دایکی بخوا و بیدا بە خێزانەکەی و ئافرەتەکەش پێویست ناکە ئەوەی کە لە واجباتێتی بەرامبەر بە کەس و کار و باوک و دایک و برا و خوشکەکانی ئەمانە هەمووی واز لێبێنە بەس بۆ هاوسەرەکەی ئەمە نا حەقی خۆی پێ بدات بەڵام لەسەر حسابی حەقی خەڵقی کە نەبێ ئەوە کە لە ئیسلامە بە عەدل ناوی براوە مامەڵەیەکی عەدالەتدارانان لەگەڵکە بۆ پیاویش و بە ئافرەتی ژەگرێتەوە بە تایبەتی بە پیاوان ئەڵێم زۆر جار کێشەکان لە خێزانە لەمە دروستە بێت لە ئەوڵەوە خێزانەکەی ئەوە نە بەدڵە و لەگەڵ خۆشەویستی هەیە بۆی واز ئیهمالی کەس و کار و خزم و دایک و باوک و ئەمانە زۆر پشتگوێ ئەخاگرنگی تەواویان پێ نادا لەبەر خێزانەکەی ئەمە وا دروستەکات ڕقوقینیش لە لای کەس و کارەکەی دروست بێ بەرامبەر خێزانەکەی و بەنسبەت ئافرەتیشەوە بە هەمان شێوە ئەوە نە گرنگی بە پیاوەکەی داد واز لە هەرچی کەس و کاری ئەهێنێت لە دوای ماوەیەک ئەم حاڵەتە دیارە کە دوو کەس زۆر بەیەکەوە بێنن وردە ئەم سوانە ئەبێ ئەگەر مەراعاتی ئەم حاڵانە نەکەن کە لە باسمان کرد وای لێت اینجا گەڕێتەوە بەعکسەوە کات نە عدالت بە هەر لە سەرەتای ژیانتەوە تا کۆتایی ژیانت هەموو ئاعطی كل ذي حق حقه هەموو خاوەن حقێک بەسەرتەوە دایکتە باوکتە براتە ڕفیقتە حقی خۆی بەرێ حقی ئەوان مەخۆ بیدەی بە هاوسەرەکەت ولا هەمان کاتە حقی هاوسەرەکەش مەخۆ بیدەی من لە قسەیەکی بیستم تیوەنتە هەتا ئێستا بەس ئێوارانە ڕۆمۆنانی ئێوارەم لەگەڵ خێزانمانە خواردووە هەمیشە لەگەڵ دایک و باوکمان خواردوومە نانی ئێوارە کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە یعنی ئینسانێک تێگەیشتوو بێ وا بیرکاتەوە کە خواردنی نانی ئێوارە یەکێکە لە چالاکیەکانی ڕۆژانە کە تۆ مەفروزە لەگەڵ هاوسەرتە کە خێزان کۆکاتەوە ناڵم قەتنان مەخۆ لەگەڵ دایک و باوکدا چونکە ئەوەش حەقێکی خۆیانە هەستکەن تۆ لەگەڵ یانای کوڕیانی خۆشیانەوێ بەڵام مەچوو حەقی ماڵ و مناڵەکە بخۆ کە پێ کاتێکی بەیەکەوە بوونتانە بچی بیدەی بە خێزان چونکە ئەمە دروست نەکردنی عەدالەتە و پێچەوانەی دەقی شەرعیە و پێچەوانەی ئەو فەرمانانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوێتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەو هەموو مەسئولیت و بەرپرسیارەتی کە لەسەرشانی بوو کە بەرپرسیارێکی دەوڵەتێکی لە ئەستۆ بووە کۆمەڵێک کێشە و گرفتی زۆری هەبووە بەڵام حەقی هاوسەرەکانی کەم تەرخەمیتیان نەکردووە هەموو کاتێک لەگەڵ خۆیان بردوونی بۆ سەفەر لەگەڵیان ماوەتەوە قسەی خۆشی بۆ کردوون لە کۆمەڵە شتی زۆر جوانە گێڕێتەوە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو هەموو مەشغەڵەتەوە باوەڕ ناکەم یعنی هیچ کەسێک بەقەدەر ئەوە گرفتی هەبێت با هەموو کەس ئەو حەقە با بە خێزانەکەی کە مافی خۆی پێ بدا و هیچ کاتێ بنەچێ حەقیەکێکی کە بخوا لەسەر حسابی حەقی خێزانەکەی یان حەقی خێزانەکەی بخوات بیدا بە کەسانێک کە لە ڕفیقە لە دەوروبەرە چونکە مەیەکێکی لەو گرفتانەی کەوا ئەکا بینی ژن و مرد سارد و سڕی و کێشەی تێکەوە بزانێت ئەو کەسەی لەو خۆشترێ ئەو کەسە بەلایەوە گرنگترە ئەو کەسە زیاتر فریایە شتی تریش هەیە جاری وا هەیە ڕوک جەنابەت جارە بە کەسە نزیکەکان نییە مەسەلا ئەو احتیمامی بە هاوڕێکانی هەیەی بە تایبەتی پیاو یا ئافرەت لە چوونە دەرەوەیانە لە سەیر و سەفایانە لە ڕۆشتن بۆ مەطعەمیانە سەیرەکەی لەگەڵ دەوروبەرەکە باشترە لەوانەیە جارە لە جاران خێزانەکەی نەبرد بێتە دەرەوە بۆیە یعنی گرنگترین شت لەو شتانەی کە بەختەوەری ئەبەخشێتەوە لە نێوان خێزانە بەهۆی مامەڵەکردنیانەوە ئەوش ئەوەیە کە ڕۆشتن دەرەوە هەبێت لە ماڵ یعنی کاتێکی گونجاو دوو مانگ جارێ مانگی بێ ئیمکانێتی مەسەلە توانێت ئەو خێزانە چەندێکە یعنی جاری وا هەیە هەتا لەو ڕۆژانەی کە بە تایبەتی لە بەهارە پێویستەکە مەسەلە لەگەڵ خێزانەکە تا بڕۆیتە دەرەوە دڵی جاری وای پێچوانێ جاری خێزانەکە تااقەتی نییە بچوو بڕاتە دەرەوە لەگەڵ مێردەکەیە ئەمانە هەمووی گرفتن مەسەلە ڕۆژێکی بەفربارینە سەرەکەی بۆی دڵ و ماڵ و مناڵ خۆشکەیت و یعنی بیان کەیتە ناو سارەکەتەوە ماڵ و مناڵت بەریت بە ئەمانە دڵخۆشکردنی ماڵ و مناڵە کاریگەری خۆیە بێن لەسەر بەختەوەری یاخود بردنە دەرەوەی ژەمێک لە ژەمەکانی وەکو باسم کرد بۆ مەسەلەیەکێکە لە مەطعەمەکان بۆ ئەوەی کە ئەم هینەی پێ بدرێت کە ئەمە یاخود بۆ بردنیان بۆ پارکێکە ئەمانە هەمووی تعبیرن لەوەی کە بەختەوەری بڵاوکەنەوە یەکێکی تر لەو شتانە خات و قەدەم کۆتا شتم هەیە ئەویش ئەوەیە
بڵاوکردنەوەی بەختەوەری ئاماژەم پێدا ئەنجاری وا هەیە کەلیمەی جوان بەکار بهێنرێ ئەویش بەچی مەسەلە جاری وایە بانککردنی یەکتریە بەو ناوی کە خۆیان پێیان خۆشە جاری وایە پێویستەکە کونیەکەی بەکاربێنی پێویستەکە ناوەکەی بچکۆلەکەیتەوە پێویستەکە ناوەکەی طبیعەتی کەسەکە حەزی لە چییە حەزی لە ناو گەورەکردنە بە ناوێکی گەورەترەوە بانگە حەزی لە وەیە کە مەسەلە تعبیرێکی بە کونیەوە بانیکەی تێگەی ناوەکەی بچووک بکەیتەوە ناوەکەی گەورە بکەیت ئەمانە هەمووی تعبیرن چۆنەڵی نەشری بەختەوەری ئەکەن لە ناو خێزانە و هەوڵ بدرێ بە کەلیمەی خۆشەوە بانگی یەکتری بکەن و هەتا یەکێکتر لەو شتانە بەڕاستی لە چوونە دەرەوەیانە لەگەڵ لە هاوڕێکانیان جاری وایە پیاوەکە حەزەکە فترێک ئێمە ناڵێن هەموو ژیانی خۆی با بە هاوڕێکانی یا ژنەکە بە هەمان شێوە بەڵکو کە کاتێ لەگەڵ هاوڕەکانیە ئەڕواتە دەرەوە سەرەکە ئەکوێتە بەر سەرزەنشکردنی ئافرەتەکە یا پیاوەکە بەرامبەر بە ئافرەتەکە ئەمانە گرفتن ئەبنە ڕێگر لە بەردەم بەختەوەری خێزاندا بەڵێ بینەرانی بەڕاست دیێرە بابەتەکەمان تەواو بوو کۆتایی بە بەرنامەکەمان دێنین خواتان لەگەڵ سوپاس بۆمانەوەتان لەگەڵمان.